لە یاریشی دۆستانەوە ئامادەکاری بۆ خولەکانی کوردستان یانەی هەندرێن میوانداری ئاسۆی کرد. هەندرێن بەشداری خولی نابی کوردستان دەکات و نزیکەی 2 هەفتەیە دەستی بە ئامادەکاری کردووە بۆ خولەکە کە نزیکەی 45 ڕۆژ ماوە دەست پێ بکات. ئاسۆش لە خولی پلێشی کوردستان بەشدارە و بە هەمان شێوەی هەندرێن نزیکەی مانگ و نیوێکی لە پێشە بۆ ئامادەکاری بۆ خولەکار چەندە دەستی بە یەکە مەشقەکانی نەکردوێتەوە، بەڵام سێم یاری دۆستانەیە ئەنجامی دەدات. لارەکەدا یانەی ئاسۆ لە نیوەی یەکەم بە گۆڵێک پێشکەوت لە ڕێگەی شوانە حەمەڕەزا و لە نیوەی دووەمیش محەممەد مەغدید ئەنجامەکە یەکسان کردەوە بۆ هەندرێن و یارەکە بە گۆڵێک بۆ لایەکیان کۆتایی هات. ئەو پلانەمە بۆ شێوازەدا ڕێژتووە یاری دۆستانە بکەین تاکو بتوانین اختیباری یاریزانەکان بکەین ئەو شوێنانەی کە ئەو مەرکەزانێکە بۆ شەویان لاوازە بتوانین بەهێزی بکەین. ئەو ساڵە دەمانێت وەک تیپێک ڕکابەری بۆ خولی نایابی کوردستان بکەن ئینشاءڵڵا. ئێمە چەند یاریەکی دۆستانیمان ئەنجام داوە و سێم یاری ئەنجامی دەدەین. هەر یاریەک تیپەکەمان بەرەو باشی دەچی و هەندێک یاریزانی لاومان هینایەتە ڕێزیان یانەکەمان و هەندێک یاریزانی تری یانەکانی ترمان هینایەتە یانەکەمان دەمانەوێ ئەو پێش برچیانە کە دەکەین دەمانێت ئینشاءڵڵا ئەنجامی هەبیتن. بەڕاستی دەستخۆشی دەچێت تۆپی کوردستان دەکەم بۆ ئەوەی توانی ئەو ساڵە بە زووترین کات بەرواری یاریەکان ئاشکرا بکاتن. بەڕاستی ئەوە شتێکی زۆر خۆشە لە بۆ دەستەی کارگێری لە بۆ ڕاهێنەرە دەتوانین پلانێکی تۆکمەدا بڕێژن تاکو ئێستا ئامادەکاریەکان بە باشی دەڕوە. بەڕاستی ئەوەشمان لەو گەمەودیە لەگەڵ یانەی ئاسۆ ئەوە بوو زۆربەی زۆر یاریزانەکانمان ئەوانی تازەنچە ئەو یاریزانەی کە لە تیپی لاوانمان برێن بەسەری خستبوون توانیمان ئەوانە برێن تاقیکەینەوە چاڕونێکشمانە لەسەر بە عام لەسەر هەموو یاریزانەکان دیسانەکە بەڕاستی ئەو یاریانە لە بۆمە باشە تو لە ئێستا دەتوانین بڵێم نەقسی تیپەکەت ئابەدەر دەکەوی یاخود لە هەندێک شوێن بەڕاستی ئەمە نەقسی یاریزانمانەیە وەکو یاریزانێکی باش بەڕاستی دەبیت لە داهات و بەڕاستی ئەو نەقسانە پڕکەینەوە پێش ئەمە بکەینە ناو خولەکە.